دادا فریشتە فەرموو. مامۆستاگیان سەلامی خوا لەبێ. سڵاوی خوا لە بەڕێستان دادا فریشتە. مامۆستاگیان ببوورە وەڵی پرسیارێکم مندا دروست بووە ئەگەر وەڵامەکەیم لە بەڕێزی دەستکەوێ خوا پاداش دەباتەوە ئینشەڵڵا. خوا پاداشتی بەڕێزیشتان داتەوە لە زانستی مامۆستاگیان بەدایبەت چاوان. ئەگەر کەسێک کوڕێکی بمرێ 18 ساڵ بێ بەس کوڕەکە زۆر متەدەین و ڕوو لە خوا بێتە خەی دایکی بەدایکی بڵێ من هەموو ڕۆژێتەوە بینم بەس گلەیم هەیە لە دەرگایم لێم ناکەیتەوە مامۆستاوە چیە گەێنێ؟ بەڵێ هەرچە من معنای خەون نازانم بەڵام بە حرمەتی جەنابت بە حرمەتی ئەو پرسیارە دڵبریندارە مامۆستاگیان هەرە و دایکێش ئەکە و کوڕی وەفا دەکا بەس کوڕەکەی تا بڵی متەدەین و مسلمانە بە لە ڕووی ذکرەوە لە ڕووی ڕۆژ و لە ڕووی نوێژ و تەعاد و عیبادەتەوە لە ڕووی ئەدەب و ئەخلاقیشەوە بەس ئەو دایکێک ئەو کاتە و کوڕی ئەمرێ نەگریانی بۆیە نا لە خۆی ئەیانە هاوارەکە حیز وەکو حەپەساوێک وەکو تاساوێک. ئایا دەلالت لە مسلمانی کوڕەکە ئەکا دەلالت لە چیەکە خوای گەورە پاداش دەباتەوە با کاتی بێدەناریش نەگرم وەڵامێکم دەستکەوێت خوا پاداش دەبات. ئینشەڵڵا قسەیەکی لەسەر دەکەین خوای گەورە لە ڕازی بێ دادا باشەکەم خواگەدار بێ. دادا فریشتە ئەڵە کەسێک کوڕێکی بمرێ 18 ساڵ بێ خوا پاداشتی دێتەوە سەبووریان بدە خوا ناس بە ئەخلاق و دیندار دایمە دەچێتە خەوی دایکی دەڵێ دەرگام لێ ناکەنەوە و دەڵە کاتی خۆی تووشی شۆک بووە یعنی کە ئەو هەوڵیان داوەتێ گریانی نەهاتۆ زۆر کەسەیە کاتێک کە هەواڵی مردنی کەسێکی دەدەنێ ئەوەندە خوا بمان پارێزی خوا سەبووری ئەو کەسانش بدا ئەوەندە ڕووداوەکە جەرێک بڕە ئەو ئینسانە یعنی بەنج دەبێ وەکو بەنجێکی لێدەی مەسافەیەک ناتوانێت تەنان گریانیشی بۆ نایە ناتوانێت قسە بکە یعنی بڕوا بە خۆی ناکە هەوڵ دەدا ئەرێ ئەمە خەون بێ ئەبڵێ ڕاستی بێ تەوەقوع ناکە ئەم کارە ڕوویدا بێ مناڵ گەنجێکی 18 ساڵی جوانی بە ئەخلاقی بەدینی ڕەوش بەرز لە ساغی و سەلامەتی لە کتوب ڕاخوا بمان پارێزە هەواڵت بۆ بێنن وەڵا فڵان کوڕەت مردووە ئەوەندە ڕووداوەکە جارێک بڕەو خوا سەبووریان بدا ئەم ئینسانە تووشی شۆک دەبێت ئەمە هیچ گوناهێکی لەسەر نیە نەگریاوە یان شتێک بووە یان پەیوەندی بەوەوە نییە منداڵەکە ساڵحە یان تاڵحە بەبێ گومان منداڵی ساڵح زیاتر ئینسان بۆی دێشێ چونکە منداڵی وا هەیە هەر چەند جەرگە ئەم دایک و باوکەی بێزار کردووە والله هەبوو خێری کردو کتێری فڵان کەس بە ڕەحمەت لە کۆڵم بێتەوە بێ موسیبەت ئەو ئەولادەم بەڵام ئەمە کە خواناس و دیندار بووە هێندە ئەسەفەکەی زۆر بووە هەندە سوێیەکە لە دڵا بەهێز بووە تووشی شۆکی کردووە تووشی ئەوەی کردووە کە گریانی نەیە فرمێسکی نەیە ینی تا مەسافەیەکی زۆر بە ئاگا نایەتەوە بەڕاستی تووشی حاڵەتێکی دەرونینە ئاسایی دەبێت و سەبووری خوای پەروەردگاریش دواتر ڕەحمی پێ دەکا بەڵام ئەوی کردڵە لە دەرگا دەدا و دەرگام لێ ناکەیتەوە ئەمە هیچ نییە ئەمە تەنها بیرکردنەوەیە من وەڵامی خەون نازانم بەڵام هیچ شتێکی تێدا نییە یعنی ئەم کوڕە هیچ گلەیەکی لەم ماڵە نییە بەڵام ئەو ڕەم ئاماژە بەوە دەدا من کاتێک کە ڕۆیشتمە ئەو دنیا جارش کە دەرگای دنیامان لێ ناکرێتەوە بەڕاستی ئەوە دەتوانم بڵێم ئاماژەیەکی جوانە ئەم کوڕە لە دنیادا ساڵح بووە تەمەنێکی کەم هەبووە تووشی دنیای گوناه و تاوانەکان نەبووە ئەلحەمدوللا دایک و باوکی لێ ڕازی نیشانەی ئەوەیە خوش لێ ڕازیە ئەوەتانە جەنابەت شاهیدی بۆ دەدەی کە گەنجێکی 18 ساڵی ڕەوشبەرزی بە ئەخلاقی دەست و داوێن پاک و چاوپاک بووە ئاماژە لە قیامەتەوە بە ئێمە دەدا بەڕێزینە خۆتان ئامادەکن بۆ دوای مردن چونکە هەرچەند لە دەرگای دنیادەی جارێککە گەڕانەوە نییە ئەوە ئامۆژگاریە مادام لە دنیادا خواناس و بەڕەوشت و بە ئەخلاق بوو والله لە دوای مردنیشی دەرسەکانمان دەداتێ بە دایکی دەڵێ بە باوکی دەڵێ بە ئێمە بە هەمومان دەڵێ ئاگاتان لێبێ کە چویتە ئەودی و دەرگای مردنەوە ئامان گەڕانەوە نییە ئەی خۆش بە حاڵی ئەوەی پێش ئەوەی بڕوا بۆ قیامەتی خۆی ئاوادان دەکاتەوە ئینشاءالله خوا سەبووریان دەدا ئەو خەونە معنای خۆشە معنای ئەوەیە بە ئیزنی خوای پەروەردگار موژدەی خێرە و موژدەی خێرە بۆ هەمومان کە مردوەکان پێمان دەڵێن ئەی زیندوەکان ئاگاتان لە خۆتان بێ ئەی زیندوەکان فرسەتی ژیان لە دەست مەدەن توخوا قیامەتی نەبراوە بە قوربانی دنیایەکی فانی چەند سەعاتێکی کەم تێپەڕ و کەم نرخ مەکەن ئاگاتان لە قیامەتتان بێ ئەوەدا دەفریشتە مانای خەوەکار چەند معنای خەو لێ نادەمەوە بەڵام هەر ڕێک و ڕەوان مانای ئەوەیە ئینشاءالله ئەو ئەولادە ئەو کوڕە باشە جێگەی بەهەشتا و ئەو دایک و باوکەش ئینشاءالله خوا سەبووریان دەدا و قیامەتی خۆیان هەموو لایەکمان ئاوادانکەینەوە خۆی گەورە دنیا و قیامەتمان ئاوادانکە